سلااو هاوڕێم بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. طبعاً دوێنێ ئینستاگرام ئەپلیکیشنی ثرێدزی بڵاو کردەوە وەکو ڕکابەرێکی سەرسەختی کۆمپانیای تویتر دوای ئەوەی کە ئیلۆن مەسک بۆ کۆتاییانە خەڵکێکی زۆری بێزار کردبوو لەوەی کە شێوازی بەکارهێنانی تویتر چۆن بێ و ئەبێ چەند پارە بدرێ و چۆن پارە بدرێ و شێوازی پارەدانەکەەوە ئەو شتانە. طبعاً مارک زوکەربێرگ یەکێکە لە بزنسمانە هەرە شەیتانەکان لەو حالەتانە کە دەیەوێ مەسەلەن بۆ نمونە چۆن ڕکابەری کۆمپانیای بکاتن. کاتی خۆی بیرمە زۆر هەوڵیدا سناپچات بکرێتەوە بە پارەی زۆریشیدا سناپچات بەس بە ئەخیری ڕازی نەبوون کە کۆمپانیایەکە بفرۆشن. بیرمە ئەو کات لە مەقالەی خوێنمەوە بە جەماعەتی CEO جەماعەتی ئیدارەی هەموو سناپچاتی گۆڕبووی هەرچ فیچەرێک و هەرچ مواصفاتێکی ئێوە هەتانە لە کۆمپانیای سناپچات ئەمن هەر هەمووی کۆپی دەکەم دەیخمە ناو فەیسبوک و ئینستاگرام و هەموو ئەپلیکیشنەکانی مێتا. طبعاً ئەو شتە دوای چ دێتم دوای ئەوەی کە کۆمپانیای تویتر ئەو هەوڵی نەداوە تویتر بکرێت لەبەرەوەی تویتر بزنس مۆدێلی تویتر تۆزێک زۆر جیاوازتر بووە لە بزنس مۆدێلی فەیسبوک و لە پێشەوەی تویتریش ئەوها بۆ شێوازە کە ئیلۆن مەسک کردی هەرا بیکرێتەوە پارە زۆری پێدا کە مەشروعی و سەفقەتی ئەتا بڵێ فاشل و سەقەت بوو لەبەرەوەی تویتر خۆی ئەسڵەن بەحاڵ ینی لە ئیفلاس نەزاتی دەبوو پارەی ئەو پارە زۆرەی قازانج نەدەکرد ینی ئەو پارێکە دەستی دەکەوت بەحاڵ بەس بەشی مەساریفی خۆی دەکرد نەک ئەوەی دووبارە بۆ ئاستای ئەو کۆمپانیایە قازانج بکاندن. ئەوەندەی کە ئیلۆن مەسک حەزی لەبوو تویتر بکرێت زیاتر لەبەر ئەوە بوو کە دەیویست ینی ئەو منەسەیە لەبەرەوەی منەسەکی پلاتفۆرمێکی زۆر بەقۆتە توانای هەیە لەسەر گۆڕینی هێزی جیهان و گۆڕینی سیاسات و گۆڕینی ڕای سیاسیەکانی هەموو دنیا. لەبەر ئەوە بە دەرەجەیەک زۆر حەزی لەوەی بوو. خاستەن ئیلۆن مەسک ڕاستە کابرایەکی زیرەک و عەبقەری ئەو شتانەیە بەس ئەتەحەدەکی زۆر حەزی لە ئەتێنشن و حەزی لەو شتانەیە کە خۆی دەیکاتن خەڵک لە دووربەری کۆبێتەوە بە باڵوشانی دابەزن. طبعاً دوای ئەوەی کە مەشروعەکەی کڕی دوای ئەوەی کە تویتری کڕی کە زانی کە غەڵەتەی گەورەی کرد و زەرێکی زۆر دەکاتن لە تویتر بۆیە هەوڵیدا بەو شێوازە تویتر بلو و نازانم چی و ئیشتراکی مانگانە و مانگانە بۆ تێ ئەوەندە تویتی ببینی یان ئەوەندە تویتی بکەی یان نازانم چی ئەوانە هەمووی فرسەت بوو بۆ ئەوەی مارک زوکەربێرگ بە تەواوەتی بێتە ژووری. ئەویش ئەپلیکیشنی ثرێدی بڵاو کردەوە کە بە تەواوەتی کۆپی پێستی تویتەریە بە هەموو شتێکی بە فری. طبعاً ئەوەش کاتەکە پێرفێکتە بۆ ثرێدزی بۆ ئەو ئەپلیکیشنەی مێتا لەبەرەوەی خەڵک هجوومەکی زۆری کردوتە سەر تویتر بۆ ئەخیرێ هەموو خەڵک تویت و هاشتاگ دەکات دژی تویتر و سیاسە تازەکانی و پۆلیسی تازەکە دیکاتن. بۆیە ئەو یەکێک لە سەبەبەکان. سەبەبی دووەم ئینتخاباتی ئەمریکای نزیکەی تر هەرچی پلاتفۆرمی ئەو پلاتفۆرمانە وەکو تویتر و فەیسبوک ئەوانەی کە زۆر ئەکتیڤترن لە چاو سناپچات و ئینستاگرام و ئەوانە لە ڕووی سیاسی و شتیوایی تر کاتێکی پێرفێکتە بۆی هەرچی ڕەسەم و ینی هەرچی زەختی ئەعلامی و زەختی ئەوەی هەمووی بۆ خراپکێشی لە کاتێکی کەمدا بۆ شتێک کە لە چەند کاتێکی کەم گەیشتە نازم 15 ملیۆن بەکارهێنەر. طبعاً ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا دقە بە دقە زیاد دەکا خەڵک ئەپلیکیشنەکەی دابەزێنی ئەپلیکیشنی ئینستاگرامەکەی تەحویل دەکاتە سرێت تقریباً هەردەچی ئەپلیکیشنە بەس شێوازی تەڕەحکردنی معلومات و پلاتفۆرمەکە بە تەواوەتی جودایە. ئەوە ینی مارک زوکەربێرگ لەوەتی هەیە ینی مێژیۆ کابرای وا بووە کە کۆمپانیایەک بۆتە ڕکابەری یەکەم جار ویستێتی بە بچووکی هەوڵدا بیکڕێ وەکو ئینستاگرام هێشتا بۆ دەرەجەی گەورە نەبوو. ئەگەر توانی بیکڕێ ئەیکڕێ گەورەی دەکات ئەگەر نەیتوانی بیکڕێ دەچی دووبارە هەوڵدەدا بە گەورەی بیکڕێ ئەگەر توانی بیکڕی تەمام ئەگەر نەشتوانی بیکڕێ ئەو جارە هەڵدەسێ ئەو کۆمپانیایە ڕێک ئەخنچێنی هەرچی شت هەیە لەو کۆمپانیای هەیە ڕێک کۆپی پێست دەیخاتە ناو پلاتفۆرمەکانی چکە بڵێنەوە مێتا گەورەیە فەیسبوکە ماسنجەرە ئینستاگرامە واتساپە ئەوە ثرێد ینی ئۆکولاس ینی مەجموعە یوزەرێکی زۆر زەخمی لەبەردەستە بۆی بتوانێت بە ئیسراحەت هەرچی ئەپلیکیشنێک تەڕەحکە تەتەوەری پێ بکە و گەشەی پێ بدا و وای لێ بکات ئەتا حەدێکی زۆر سەرکەوتوو بێ. طبعاً ئەو هەر معلوماتێکی سەریا بوو لەسەر ئەوەی پێتان بڵێم شێوازی ثرێد چۆنە و چۆنی ثرێد سەری هەڵداوە ئەپلیکیشنە کاتی ئەوەشە کە مارک زوکەربێرگ بۆ ئەو کاتێ بە تایبەتی هەڵبژار بۆ ئەوەی هەوڵ بداتن بە هەموو شێوەیەک لە شێوەکان هێرش بخاتە سەر کۆمپانیای تویتر و لە ناوی باتن و شوێنی ئەو بگرێتەوە. زۆر سپاس.